دم باش تماشاوانین گلکی جا جاردن بخیر بین بو برنامه خو کاریگریا انکو باندوریا ولات نفسیه لسر هرما کردستانه بگماندن هادا و کوته گوتن چاودرین راوشده بجن کو باندوری و کاریگریا ولات نفسیه تایبت ایران و ترکیه لسر هرما کردستانه و آلیین سیاسی لهرما کردستانه گلک هيا و هر کسیش هر آلیه کش وان ولاتان دخوازه هجمون آخوال سر هرما کردستانه بریا هند آلیین سیاسی بسپینه و ظال بکه و برجواندین خواه لوی هرمه کد نهادا لعراق هرمه که خسریا خودی که بسپینه آیا هیا چند اوه باندوریا ارینی و نرینی ها بدید نهوا کاریگری ولاتانی دراوسی بسر هرمی کردستان برزان نستا وکو چاودرکانی روشکه آلین که ایران و ترکیه هر دو کلاها ولادن هجمونی خویان لسر هرمی کردستان برای لاین سیاسیکان هرمی کردستان بسپینن و برجواندیکانی خوی لچارچوی ام هرمدا پرای پی بدن و گشی پی بدن للاین برای هندک للاین سیاسیکان بگومن هر یک لولاتنا ولادا خوی لهندک لاین کاریگری سه هرمی کردستان نزیب کاتوا بس اوکن که بشک للاین سیاسیکان هرمی کردستان اوان الى دصلادن اوان الى اپوزيسيون دان لتركيا وزور نزيكن هندك ديكش على الكوماري اسلامي ارينا وبشي كان زور نزيكن سرداني بردوامي لان سياسي كان بربرساني بالاي لان سياسي كان بو ايران بو تركيا لا استاج بردوام هيا لا دوا بيش هذا وكو اجانس كاني خبر اجانس كاني نوچگاني بلاوين كردوتوا كسردان سليمان فرمانده سوپای قدسی ایرانی سردانی هریمی کردستان کردو لشاری سلیمانی و لشاری هولیر لشاری سلیمانی لگل جلال طالبانی سرکوماری عراق کو بتوا لهمان کد سردانی هولیر کردو لگل نیچیروان بارزانی سروک حکومت هریمی کردستان کو بتوا باز واکریت که سردار سلیمان فرمانده سوپای قدس که بر پرسه لپیوندی و برجوان یکان ایران لعراق ولاتانی ناوچکه که دونه بسردان کتا سلیمانی با فروکی تایبتی خوی چوشاری هولیرش او دیداران انجام ده هر باس لوا شکل که لگل خوی امینداری گشتی گرتو اسلامی کردستان هر به لگل وافدکی که لگل بو برای ایران برای کوتون و استا امینداری گشتی گرتی اسلامی کردستان لایران باسوای کره که دعوتی که فرمی کاربدستانی ایران هی بونی چیروان بارزانی که وی سردانی ایران بک له همان کادا لا ترکیا دعوت هاتو ابو جلال طالبانی سرکوماری عراق سکرتری گشتی چتی بو مسعود بارزانی و کو سروک هرم سروک پارتی له همان کادا بو ناشرا مصطفی رخری گشتی بزونوی گورانی شاتوا پیشتریش رخری گشتی بزونوی گوران ناشرا مصطفی دکتر برام که جگری سکرتری گشتی چتی نیشتیمانی کردستان سردانی ترکیا سردانی ایرانیان کردوا درکان باسا وکریتا او اما جمعیک که استا لجرناوی کی تروا ام هر دو ولاتنا که 500 سال پیش استا لشری چاردران او کاته که کردستان دا بجبو بسر امپراتوریت عثمانی صفوی کان لاستاج دا بناوی کی تروا ایران و ترکیه ایان اوید هجمونی خویان برجواندی خویان لهرمی کردستان تثبیت کن آیا او سردانی لاین برپسکانی هرمی کردستان بو هر دو ولات آیا لچرچوی پاراستنی برجواندی بالکانی نتوی دا یان زیاتر لچرچوی پاراستنی برجواندی حزبایتی و زیاتر تکمه کردنی پیگی خود یا خویان دایم بله یکم پیوندیجی که جایان هجار لزا خود گلمه که هجار کرم که افدامیتا باشتر بوده سوارت بابت ایتا واسطی خوش بابت از دست خوشی الوت که هر گاه بکامد کردا دست خود کرده ناف ایک دا دی دولت اقلیمی دست الهندی ود من کو لاینه که رابن درست کن جبو هندی کو جارك دي وضعي ماتيك بتشبون مناف بداي شباطك او بدستين دجمنا القلبي وبزودنا وقوران وكري يادوي هل قاذكا دولة جيران ديتن وضعي ما قالك باجبي ام قالك بيكن جوابا لاينك دي شيكن بون من الصلاة 1904 يقدرتو كو او جبو هندي بيك ظنين وضعي ما يخواج بيه بله ومن پیشنیارک ای با کاناله و بله کرم از داخل شود که این بسمان و درستایی بیتد او بو چی جمارین کورک هنزی جاب نادن این وفا بیار بد بو اکولا انگرین پارتی نوید جمارت کورک که هجار از وگا وید نر کنترولم از او پیوندی ها بومتید کنترول بیشتر من اف پیوندی اکسر اسوارد گرم بر پرسید وی اکل بشه کنترولی نه او برادره نکل سر پیوندیان البدال نام ده دیوچونه که جدی کن من دوی سجارا که هر سجارا پیوندی هات جاب ندا چون زمان لاینگرین پارتی همی برای پتر او بوینه اوین جمارین کوراکزی که جاب نادن ابرو کنه زانم چه مسئله بله که هجار کنترولیت کم و از داخلش لاینگرین پارتی و کنی اندامت پارتی کمش ابرو بیوتر سیری کماله و نکن چون که هیچ پشتا گوران و یک گرد و اکتیر گیرن هیچ برابر پارتی آخفتنی نباشد بیدن هر کای هجار
سپاس بۆ پەیوەندیاتە ئەم پشتا هیچ کەسێکە ناگەین هیچ لایەنێکی سیاسی ناگەرین مەچە بارژاندی گەل هیچ لایەنێکی سیاسی نینە نە پارتی نە گۆڕان نەیەگرتۆ نەیەکێتی هیچ لایەن ئەم تەلەڤیزیۆنێکی سەربەخۆی کوردستانینە هەر کەسێک تێت پەیوەندیت کرد یا دیترژێک ئەوە توت بێژی ئەو پرسەکە ئەس بۆوارم 100 نە ئیدارە و نە بەرپرس و نە سیستەم و نە ئەجندە بێت تەلەڤیزیۆنێت گەلوەیەکی نینە ئەس لە نەف بەرنامەیە ئەس خۆ کەسێکم خەڵکی دهۆکێمە وی بەرنامەیدا پێشکەشکەم بە هەردوو شێوازارە من گەلێک پێ باشە هەمی دەڤەرێن کوردستانی پەیوەندی بێتەکردن ئەوە پرسگیرێکاتە گوتی احتمالە هەبیت معلومیە نەبیت ئەم دێ دیفچونێکی ناو کارمەندێن مێ سەر بەداڵێ ji ku pêştirciyekî rayawekî tat bîn em dê dîvçûnekên aya bû ew berseva Korek nadin. Korek hemî deverêt Kurdistanê kêşît. Korek Silêmaniyet kêşît, hemî cahat kêşît û hemû aliyên bêguman partî jêlan giriyê hemî cayê ne tinê duwek evlêrê hene. Hemû hêzên din jî berhal tinê ew tabîrên serincata dike spas. Dayika Qadir li soran kerem ke. Çawanî qisma başî. Ez başim gelek spas. برا مشكلة بيننا بوطة ساكسة من وخواي معنا من رأي خواي كلام كه برا بود در باره تشتهر زي ما تلفزيون قد در باره برايم خليل وحاجي أمرا بمادام بدرسي بورتي دو بيت نو بيت كاز تبلو قدريش كتي بورتي رأي خواي بدأ تا إيروبي أون بيشتمولكي ورا ندرين رأي خواي أويك یا پشتجی باکی گوران و اکتی دگهنه ایک بحث بخاطر موجه کردستان هدا پتر بخوب بانو جا ها ایک چیز ببی ما بوچه بیجه ببینا آواجی او یا پشتجی برام گله کل کنالون گوهی وقتی که ورژه مهاش خبرنگاره هنگو بی به پولیس ایراق ها نکشتن بود یک شهید بی ارگه نفسه ها بی نکشتن کرد بی بود یه پوتیه کشتن اوجا وقتی شولا کو بیجی هر تشکت قومی تجار زجور سجور چهار جور دنبر ها هو بیتاجو ها خوب کردی بریندورا بله دایکا قادر او ارکمه فعلا بله دایکا قادر چابید بله دایکا قادر سرنجاتای جی که ام سپاس کین ام نشین بریار بدین کاکی شهید و کسی که ام حدث کو خوفت گرینه و ام تلویزیون که سر بخونیه ام بجنا بجنه کسی شهید و نه بجنه کسی کشتی اف کسی گانی خوش دست دهات کشتن تمامه و ایکش وقتی کرد تو شارزابی کار پروفشنالی کانال اعلامی انکو روزنامه‌وانی دیتوزانی که هدف ما بس تمام و کو کانال کی بلاین کو هیچ لنگری بو هیچ لاین کو زکات چکدار نی نجبرند مصادقین اوج چت چارچوب کار پروفشنال ویدارم خود سروی کی شارزا بکی یا دیترجی که او روشت گرمت روجا شده ما ارکمه زانیاری ال سر روش بویران بدین چت اشته گرمه بیت اصلا اعلام بونده هی کو زانیاری ال سر بویرو احداثین گرمن روجه بده تاخد کوار کی ما کاوینا کن چپ کن وری بس راوستینی چیتر روبوت نابی به هر حال سپاس بو سرنجاته لیزا لشاری سلیمانی لیزا خان فرمو سوالی دکاتر سرچاوم بله سرچاو لیفت مسرچاورکا رنگ زوجار من زوجتی که بلام من به دنیای عالم کناری نالیا حوسنگی خویم پاراستو لا گانی پیامکانی انا زور رازگوینه و سر به هیچ لیانه دین من شیطیم لهر دنیا شیطیم که ناسی به لیانه و لسر توری برنامه کتن بله کارگری ولاتانی براستی هر شتێک نەک هەر لە وڵاتانی دراوسێەوە بێن لە هەست قارەیەکی دنیا بێ لە هەست وڵاتێکا بێن هەشتێک ڕووبە بە تاکید کاریگەریکی ئەگەر گەورەشنەوە بچووکی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان هەیە ئەو تێسەوەس ئەی سووریا لە کوردستانی سووریا کە دراوسەیە ئەو تاوەس زۆر ناخۆشە کاریگەری لەسەر بارودۆخی هەم تاکەکانی کۆمەلگا هەیە و هەم کوردستان بەعام کاریگەریکی زۆری لەسەرمان هەیە ئێستا ئاوارەکانی سووریا هاتنەتە ئێرە ئێمە ئەوان برای ئێمە لەبەروی هەر کەسێک بێت گرنگ ئەوەیە کوردن لە هەچ باشێکی کوردستان بن گرنگەوەی لە کوردستانی گەورەیە ئێمە کۆبوونێتەوە و ئەرکی ئێمە ئەوان بپارێزین گەر لە وڵاتی خۆیان ناپارێزراونین بەڵام ئەوتا لەوانەیە هەندێک زەرەریشمان لێبن لەلایەن سەرکردەکانیانەوە کە مافی کورد پێشێل ئەکرێ بەداخەوم بۆ ئەوانە زۆر شت ئەبینین جێگەی قبولکردن نییە لەوە کوردستانی باکوور بێ یاخود لە کوردستانی ڕۆژئاوا یا لە ڕۆژهەڵات کوردەکان تا ئێستا لە سێدارە ئەدرێن کوردەکان ئازار ئەدرێن ئەوە کاریگەری بۆ سەر ئێمەی تاکی کۆمەڵگە هەیە و بە شێوەیەکی عام کاریگەری بۆ سەر هەموو بەڵێ لیزاخان بەڵێ سوپاس پەیوەندیکەت گۆڕان لە ئاکرێ کەرم کێکە گۆڕان الو بەڵێ باشی هەوڵات زۆر سپاس کەرم کە دەستێکی نوێ من گۆڕانیە نوێم باران از حەفکەن چێکەنەوە ناوێتە بخێر باران باران کاک باران لە ئاکرێ کرد بەڵێ بەلێەوە کەرم کە کای باران هەوڵ هەکرد سەر تەوەری ئەڤڕۆ بەڵێ برأيي من الشخصي راسي يعني أشكال واضحة
والطريقة كان بقين تاي شراز بابين نا ترك ونا عرب ونا فارس نوبنها فرد ما كرد أبد درويا خرمو أسبش معانقة الدبة أبصر نبونا وكي كما ديت يعني طارق خوشميري قايد تش بريكو أزموي داسي كتن التركو ما حموديت التركو قلت نابت سروق كمار عراقي دهاتي كرديت يعني هر جارا بشكل برتي خوب ببينن أبد يعني كرداب شحت المكان إجا أسبي أيد بجم و تعبيري أزجم عرب فارس وترك أبد نابنا دوست معانقة الدبة بله بله كاي بارم سپاس سرتیب لا چمچما بله دەستخۆشیە و تەوەرت لە یەکەم کاکەکەس زۆر سپاس فەرموو بەڕاستی بمانەوە نەمانەوە کاریگەری وڵاتانی یەقلیمی دراوسێ لەسەر هەرێمی کوردستان کاریگەریی ڕوون و ئاشکرایە ئەمڕۆ لە دنیادا دوو بەرژەوەندی هەیە بەرژەوەندی اقتصادی و بەرژەوەندی ئەمنی قەومی ئەم وڵاتانە کە دراوسێ هەرێمی کوردستانن تورکیا سووریا ئێران بەشێکی کوردی تایە ئەمڕۆ ئەوان زیاتر بیر لە بەرژەوەندی ئەمنی قەومی وڵاتەکەیان ئەکەنەوە ئەڵێ لە هەر حاڵەتێکە لە هەر بەشێ لەم بەشانە کورد سربەخۆیەکی بەدەستێدا پاشە ڕۆژ کاریگەری بۆ سەر ئەمنی قەومی و تورکی و فارسی و عەرەبی ئەبێ بەڵام ئەمڕۆ لە دنیادا لەلای ئەم سێ وڵاتی دراوسێ هەرێمی کوردستان زیاتر پاراستنی ئەمنی قەومی گەلەکەی خۆیانە و نەبوونی کورد کە بەشت نەبێ بەڵام من ئەڵێم برا لە پشت برا بێ مەکە قەزا لاخوا بێ بەڵام بەداخەوە من نەخۆشیەکەم لە ناوزگەوەیە نە لە عارەبە ترسم نە لە فارس نە لە مالکی بەڵام من لە نەخۆشیەکەی خۆمە ترسم تووشی ڤایرۆسی سەرەتانی بوومە لە ناوزگەوە و چارەسەرم نییە برای بەڕێزم لە خۆمە ترسم بەڵام بەخوا لە دوژمن ناترسم هەر بشی و دەستخۆشی لێ بەڵێ سپاس هاوکار لە شاری سلێمانی کاک هاوکار فەرموو زۆر سپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ کاک هاوکار فەرموو زۆر سپاس فەرموو لە خزمەتداین ڕێزەحترامان بۆ هەموو کارمەندەکانتان کاگاکار زۆر سپاس ئێمەش ڕێزمان هەیە بە تاکید و بەڕێستان فەرموو کاگاکار من دەستخۆشی بەرنامەکە و لێگەم بەڕاستی بەرنامەیەکی جوانە و بەڕاستیەوەش زۆر بەڕێزن لای بینەرانی خۆتان زۆر سپاس ئێمەش ڕێزمان هەیە بە هەموو بینەرێک تابان پشتریش بە کارمەندێکی خۆتانمود لەوانەیە بە دەنگستان گەستوێتەوە من وەکو ڕەخنەیەکتان لێگرم وەکو براکانی خۆم تێگەی ئێمە لە خزمەت داین ئێمە لە خزمەت هیواداری هەر کەسێ ڕەخنەیە بێ پێمان بڵێ هیچ کاتێک گلەیم لە ئێنارتی نەبووە بەڕاستی هەمووتان بەڕێزن بەس یەک شت فەرموو گوێر نین ڕاستگۆن هاوسەنجیشن بەس گوێر نین یعنی هەنێ شتێک بۆ خۆی لە چ لایەنەوە ئێمە بۆ یارنینەکەویش بمان بڵێ بۆی فعلەن لەوانەیە بەڵێ ئەزانی چۆنە لەوانەیە ئێستا ئەگەر چی دەبن و بنچینەی ئەوەی کام نازانم تاریخ هاشمی و مالیکی و ئەمانە ئەگەر تۆ بیتە بن و بنچینەیەوە کاکە ئەمانە هەمویان دشت بە کوردن ئێجا ئێمە چی بکەین لەسەرەوە بۆی بۆیر بین بۆی ئەو دروشمەش لە لای تو تەثبیت بێ کە فعلەن ئەوەش جێبەجێ بکەین ئەزانی چی بکەن ئەو بەرنامەیە پێشکەشکردن کاکە بزانین میلەت ڕای لەسەرەوەیە کە خۆمە هینیان ناوەتەوە نازانم مەرزی کوێیان ناوەتەوە باشماقە کوێیانە بە مالیشی ئایتۆ وەڵاتی زانم لە بەغا پارچەی عەرزەت هێنێ وەڵا هەلا هەلاتەکەن بەرنامەی لەسەرەوە خۆم کردبووم هەبزانم دوێنێ کردبووم هەر لەسەرەوە پرسە کاکی هاوکار بارحاڵ سوپاس بۆ سەرنجی بەڕێستان گۆڕان من کاکی هاوکارەکە تو بینەری ئێمە بیدوێنێ وابزانم بەرنامە لەسەرەوە بوو وەڵی کاکەکان چێناگام لێ نەبووە هەر دوێنێ خۆم بەرنامەم لەسەرەوە کە داواکردنی حکوومەتی عێراق بۆ خاڵە سنووریەکانی یاریمی کوردستان باشماغ پەروێز خان لەگەل حاجی عومەران لەگەل ئیبراهیم خەلیل خۆم بەرنامە هاوەکو ئەمڕۆ وەکو ئێستا کردم لەسەر بارحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆم ئەو هیوادارم ئەو دروشمە تەثبیت بێ لە لای تۆ کە ئەوەشمان کردووە بارحاڵ گۆران لە شاری سلێمانی فەرموو کاک گۆران فەرموو سەرچاوم زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکەتان لێکم زۆر سپاس بەڕاستی جێگای دەستخۆشیە تەوەرەکانتان لە زروفێکی ئێستا قسەی زۆر هەڵەگرێ بەڵام مەجالەکە ئەوە نییە بتوانێت قسەی تەواوی لەسەرکەین بە کورتیایگە سەرنجی بڵێم و زۆر کارشیان لێ ناگرم باشووری کوردستان وەکو بازارێکی ئازاتە بۆ دوژمنانی کوردستان ئەوە گومانێکیان نییە تەنها ئەوەیە وەکو چەند برادێکی تر باسییان لێەوە کرد
ئێمە کێشەکانمان هەموو لە ناو خۆمانایە تەنها ئەوەی کە میلەت ئەگەر لە ڕوو لە قسەکردنا ئەو بازێک کێشەی ڕقوچینە باس ئەکرێ و ئەێنێتە زمان ڕێگە نایە کە تەواو ناخی دوی خۆی دەربڕێت بەڵام ئەساس ئەوەیە کە ئینسان دەتوانێت بڵێت ئێمە هەمومان یەک داواکاریمان لە دوایە بۆ ئەوەی کە بتوانین ئەم داواکاریشمان دەربێنە ڕوو هەموو ئەوانەی کە سەر ئەلو ئەوانەی کە سەرکردەی ئێمە ئەگەر ئێمە خۆشمان بۆمان نەوترێ سەرگرتەکانمان بەڕازگۆیانە نزیکی بار و دۆخەکەی ئێستای کوردستان ببنەوە و بە یەکدەنگی بتوانن خەبات پێش بن. سپاس. بەڵێ بەرزان بنها بەحسەندێت دەکەن کە وڵاتین هەفسێ تایبەتی ئیران و تورکیا پێتری نێزیکی 2000 کۆمپانیێنان مەزن شبلی کۆمپانیێن دیژبلی پەیوەندیێندن بازرگانی و یەککلتوری و ڤێکردنا گەلێک مەدارەسان لە هەرێما کوردستانێک و گەلێک جاران خەڵک دەبێجە ئەڤل سەر بە جەماعەتێن گولن و گەلێکیندنە لە هەرێما کوردستانی باندۆریان لەسەر ڤیاستیە. ئایا هەرێما کوردستانیش یا ئیستیسمارە وان هەمی کۆمپانیان بۆ بەرژەوەندی نەتەوەی و پتەوکردنا ژێرخانە بۆ یاریمە کوردستان کە یان بەر و ڤاژیات هێشکاندنە پێکێ. بەرحاڵ کاک عەزیز لە چەمچەماڵەوە بەڵێ کاکە کار دەم باش دەم باشتر کاکە گیان سەبارە بە تەوەری بەرنامەکەتەوە دوو شێوە هەڵەگرێ لە شەرقی ئەوسەدا میحوەر بۆ بە دوو میحوەر بە دوو جەبا شەڕی شیعی شەڕی سونی دوایەوە لە هەموو دنیاشە شەڕی اقتصادە ئەمڕۆ چی تورکیا چی ئێران چی سووریا پێویستیان بە ئێمەیە ئێمە بەشێکی گرنگین بۆ ئەوان بەس ئەوە تا ئێمەی کورد مع الأسف ئەو قسەی شەکرد ئەکسەری ئێمە قەدری ئەو شتە نازانین ڕەخنە ئەگرێن ڕەخنەی بنیادەر نانێن ڕەخنەی ئێراکەرەگەین لەم سەدەی بیستێکی پێشەمە پێشە کە دنیا بە خەڵک بەتەمەدا عەرزە سەرمانگە تازە خەڵکە لە پارتیەکێتی گۆڕان ئەمانە کاکە جان ئێمە هەین لە شەرقی ئەوسەدا پێویستە و خەڵکانەی ڕەخناگرن ڕەخنەی بنیادنەرنە نێچێتی پارتی گۆڕان سەرسەر ڕێزیانێ و پێشەوان بەس عیبە بۆ هەنێ خەڵکی بابە مستەفید ڕەخنە لەم ڕۆژگارە ئاگرن ڕەخنەی بەرەو پێشەوە بن. زۆر سپاس. سپاس. سارا لە کۆیە بەڵێ ئەلمەرحەبا سەرچاوم بێزەحمە من لەسەر تەوەری بەرنامەکەش قسە ناکەم ڕاستی چکە زۆر لە مێژە محاولە دەکەم کە تەلەفۆن کامپیۆنیتان پێ بەڵێ ساراخان ئەوەی تواتەوەی قسە لەسەرکە بەس بە کورتی فەرموو من لەسەر پەرلەمان فەرقی نییە پەرلەمان و حکوومەت و عێراق و هەموو یەک بڕیار دەردەکەن هەموو بڕیارێک دەردەکەن کە دوورە لە یاسا و ڕێساوە لەسەر ئەم قەراراتانی سلفە زەواج و سلفە عەقار و ئەم شتانە قەرارێکیان دەرکردووە کە گوایە ئەو کەسانەی کە زەواجیان کردووە پێشتر هاوسەر یەکەمیان ئەگەر سمولی کردبێ وەریگرت بێ ئەگەر شوو بکاتەوە بە کەسێک ئەگە کوڕیش بێ ژنیشی نەهێنابێ و ناتوانێ سمولی بکە ناتوانێ ئەو پارێ و ئەو بڕی پارەیە وەربگرێ کە سوودی لێ وەرگێ ئەوەش پەرلەمان عەلا ئەساس ئێمە بڕگارمان دەرکردووە لەبەرتەوە کارێک حەقی مەمنون بن ئەو کەسانی کە کوڕن ئەچن بێوە ژنێک دێنن وانە بەڵێ دەبێ ئەوە قەرارێک دەکەن ئەسەن دەبوو بیاندا زۆر شتەکە تۆ بتعدید داوای تو چییە لە لایەنی پەیوەندیدارەکان بتعدیدەکە بە کورتی ساراخان داواکارم لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان خاستان پەرلەمانتارەکان کە پێداچنەوەیەک لەسەر بودجە بکەن لەسەر قەراراتەکانیان بکەن کە بڕیارێکی ئەوها بێنە ناو مۆزوعیانەوە کە باخەبار ئەو نوع کەسانە لێ سوودمەند بن. بەڵێ هیوادارین سەرنجی تۆگی بۆ لایەنی پەیوەندیدارگەشتی بێ سوپاس. خوشمات لە شاری هەولێرەوە ێوارە باش کاکە باشتر کاک خوشمات. وەڵام من لەسەر تەوەرەکەی جەنابەت قسە دەکەم و لا نادەم بۆ شتێکی تر. خۆشحاڵین فەرموو. سەبارەت بەوەی کە وڵاتانی دراوسێ کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستانیان نییانە ئێمە بە درێژایی مێژوو بە قۆناغی شۆڕش تێپەڕین هەتا ئەمڕۆ تا ئێستا ئێمە نەگەشتونەتە ئەو دەرەنجامەی وەکو وڵاتێک سیادی خۆمانە دێ زۆر گرنگە ئێمە ئەو پەیوەندی کە لە مێژوو لە ڕابردوو هەمان بووە هەر هەبێ بەو مەرجەی کاریگەری نەکاتە سەر تێکدانی ناوخۆی خەڵکی کوردستان چونمە لە ناوخۆوە یعنی ڕام وایە کێشەیەکی وامان هەیە لە ناوخۆ کاکە ئێمە یەک دینمان هەیە یەک ئیسمانمان هەیە یەک خاتمان هەیە یەک خەباتمان کردووە کێشەکانی ناوخۆ کە خەڵک ئەوەنە بە قوڵی باسی دەکا ئەو کێشەیە نیە ینی بگرە زۆربەی سەرکردەکانی کورد خزم یەکترین کاکە کە سوکاری یەکترین ینی ئێمە کێشەی ناوخۆیمان نییە بەو شێوەی کە خەڵک باسی دەکا مەسەلەی وڵاتانی دراوسێ دەبێ ئێمە دەست بەرداریان نەبین چۆن ئەوان دەست بەرداری هێزە سیاسەکانی ئێمە نەبوونە هەر یەکەو بە شێوەیەک و بە پێی
بەرژەوەندی خۆی بەڵام گرنگ ئەوەیە سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو حزبە سیاسیەکانیەوە کارێک نەکەن تەسیر لە تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستاندا بەخاطی کار هەکار شتێکی مەترسیدار زۆر هەیە ئیسەر من بەدی دەکەم بەش بە حاڵی خۆم وەکو تاکێکی کورد وەکو خەڵکێکەکەم واتاژین یعنی خەریکە یعنی قەیرانێک دروست دەبێت لە وڵاتە بگاتە ئەوەی کە بتەقێتەوە. بەڵێ کاک هۆشمەند سپاس. بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستان ئەحمەد لە سۆران. بەڵێ ئالۆ بەڵێ کاک ئەحمەد ئێوارە بە باشتر لەسەر ئەو تەوەرەکەتان تەوەرێکی زۆر مهمە بەڵێ گرنگە یەکەم جار بابێن یعنی دەستێوەردان و کاریگەری ئەگەر تەماشای بکەین لە هەر هەموو دەوڵەتانی ئاسیا هەر هەمووی هەیە بەس بەڵام لە کوردستانی خۆمان بەکەم و زیاتر و ئەوتر هەیە ڕاستە بە تایبەتیش کە ئێستا دەبینین یەکەتی و کۆڕان زیاتر لێک نزیک بوونەتەوە و یعنی کاریگەری ئێرانیان یعنی زۆر بەڕوونی بە ئاشکرا پێوە دیارە لە سەردانەکەیان ئێستا کاریگەریەکەی لەوە بەدیار دەکرێت کە لانەکان کاتی زەعیف لاوازبوونیاندا دەست پەنا بۆ وڵاتانی دراوسێ دەبن وڵاتە هێزەکان ئەوانش تورکیا و ئێرانن بە تایبەتی ئەوانەی لێمان. بەڵێ کاک ئەحمەد پرسیار لێرە ئەوەیە ئایا ئەو وڵاتانە لە خاوەنی مواسات و خاوەنی دەستور و خاوەنی حکوومەت و سەروەری خۆیانن ئەوانە بە پێی ئەجندا بەرژەوەندی گشتی وڵاتی خۆیان پەیوەندی دروستەکەن لە هەرێمی کوردستان لەسەر مستەوای ئەحزابەکانە تا ئێستا لێرە دەستورێکمان نییە تا ئێستا لێرە لایەنە سیاسەکان لە ژێرچەتری هەرێمی سەرۆکاتی هەرێمی کوردستان خاوەن ستراتیژ و ئەجندا و بەرژەوەندی هاوبەشینێکیان پێکەوە لەسەر ئەساسی ئەو بەرژەوەندیانە پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتانە بەستنەوە چاودێرەکانی ڕەوشەکە ئاڵێن هەرێک بۆ خۆی هەرێک لە ڕێگای خۆی هەرێک بە ئاراستەی خۆی پەیوەندیەکان بەسێ گەلێ جاران لەسەر ئاسی باڵای ئەم هەرێمە بەرپرسەکان سەردەنیا وڵاتانەکەن تەنیا بڕوای ئەو وڵاتانە بەوە نیە عەلەمی کوردستانیشان عەلەمی عێراقش لە تەنیش ئەواندانێن بۆ ئەمە تو چیاڵێ؟ بەڵێ ئەو پرسیارە زۆر 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 جوانە بەڵام ئەوە سەرکردەکانمان لە ئێمە و لە هەموو خەرچی تاکێکی کوردستان تێگەیشتر و ڕۆشنبیرترن بەڵام لە هەر وەکو ئێستا گوتم لە کاتی لاوازبوون و بێهێزیاندا پەنا بۆ وڵاتەکان دەبن هەروەها کە وڵاتە دراوسەکانیش بە تایبەتی ئێران و تورکیا گەیشتنە ئەو قەناعەتەی کە کورد توانی دەسەڵاتێک یان دەوڵەت دابنەزێنێ ئەوە بە سیاسەت یعنی هەوڵی ڕوخاندن. بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ سەرنجاتە شێروان لە دهۆکێ. کاک شێروان فەرموو. سلام علیکم. علیکم السلام. دەست خوشگل بەردەوام جێتە دکەم. گەلێک سوپاس. هەرێ ما ئەvە مشکیلۆمە کوردا دستوری هەرێمێ ئەن مشکیلۆمە مۆلکیە چیتە رووسیا وڵە مانشێتە ئینگوێ نویسی سلاحی بکڕیت هەرێ ئایا و سلاح بکێە؟ دیتناتە بکێە؟ دڵسەر و چاوێت مەدەد. دیتناتە دێوەرێکێت؟ ما مشکیلۆمە صلاحیات دستوری دا. ئەی مشکیلۆمە چیەوە کە تۆ بزانی کاک شێروان؟ مشکیلۆمە هەوە ئەم هەمی ببینە هێک ضد مالکی مرۆڤێکی دیکتاتۆرە الفاظامی خراپترە. دیتناتە کاک شێروان دیتناتە شینامالیکە گەرێک گەرە gelek تەشەنوج و gelek bi hemaset kak şêrwan serencaxanîşanda pirsamejîk bersiv jî neda berhal spas soran li şerî Silêmaniyê belê kak soran Alo em kate baş berre hemû katekî fermû من زۆر داوای لێبوردن و برا بەڕێژاکەم زۆر بە حماسەوە قسەی کرد حەزەکەم بەوردی یعنی لە قەیرانەکانی هەرێم منیش پێم باش هەر کەسێکی بەرسەخۆ حتا کەشی تەکنیکیش دروست نەبێ حەزەکەن هەر کەسێ پەیوەندی بکاوی دلی خۆیە بڵێ بەڵام تۆزێ لەسەرخوا بە باشتریشە بۆی ئیسیفادە لە کات بکە فەرمەوە لە خزمەتی تۆ داینێستا ئەزانی چۆنە کاگە کار یعنی ئەم قەیرانانەکە دروست بۆ تۆ هەر دیقەت بێتێ سەرۆکی هەرێم لە درەوی وڵاتە بزانین بێ سەرۆکین جێگرێکی هەیە بزانین ئەو جێگرا هیچ دەسەڵاتێکی هەیە ئایا ئەم قەیرانانە کێ دروستی بۆ ئەم قەیرانانە ئەو سەرکردانی کە خۆیان بە حیزبی قای دەزانن بۆ نمونە سەرۆکی هەرێم من حەزەکەم کۆمەڵێکەکەس لە دوای من یعنی بە غەڵەت لە من تێنەگاو لە حاڵە سەرۆکی هەرێم وەفتێک ئەڕات بۆ دەرەوە لەسەر ئاستی حیزبی ئەڕوا لەسەر ئاست هەرێم ناڕات ئەم
ئەم سەرۆکە کە ئەڕات ئەگەر بێت و هەموو لایەنەکان و هەموو ڕێنەکانی دیار بێ قەیران بۆ هەرێم دروست ناکرێت بەس ئەمان کە ئەسنە دەرەوە لە ئۆپۆسیۆن لە حیزبی دەسەڵات لە هەر کەسێکی تر لەسەر ئاستی حیزبی ئەڕۆن لەسەر ئاستی نەتەوەی ناڕۆن ئەوەی لە بەرژەوەندی حیزبەکەی خۆیان لە بەرژەوەندی میلەتانین بەڵێ کای سۆران تواڵی هەموو حزبەکان بێگومان وایە هەموو حزبەکان لە سەراستی سەرکردایەتی حزبەکان ئەچەند گەلێجە لە سەراستی سەرروکیا وڵاتانە پێشوازی دەکرێت بە تایبەتی هەردوو وڵاتی هاوسیە پێت وایە ئەمە تا چەند لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە ئەم پێچەوانەوە بۆ بەرژەوەندی نەتەوەیەکانی ئەم هەرێمە بەڕێزم کاگەکاری تۆ سیرکە دەوڵەتانی دراوسێمان ئەو هەلایەن خواستۆتەوە هەر کەسێکی سەرکردەی ئێمە حەز لایەکەوە بای بێ لێشەنەکە بۆ نمونە ئیسێل لە تورکیاوە لە ئێرانەوە سەرۆکەکانی ئێمە من بە حیزبەکان بە هەموو بە هەمیانە ئەڵێم یعنی کە ئەسنە درەوە لەسەر ئاستی حیزبی ڕۆن لەسەر ئاستی نەهەتەوەی ناڕۆن ئەمانە هەماهەنگیەکیان نییە ئەمانە نەهاتون لیژنەیەک بۆ نمونە لەناو خۆیان بگەڕێنەوە بۆ پەرلەمان بەڕێز کاگەکار ئەگەر ئەوان حساب بۆ پەرلەمان بکەن گەڕێنەوە بۆ پەرلەمان لەسەر ئاستی پەرلەمانە بڕۆن هەموو ڕەنگەکانی دیایە ئێمە نە قەیران بۆ هەرێم دروست دەبێت نە قەیرانیش بۆ هیچ لایەکمان دروست دەبێت کاگەکار من داوا ئەەکەم لە سەرۆکی هەرێم ئەم جارێک داوای لێ ئەەکەم بەڕاستی قەیرانێک کە لە هەرێمی کوردستانەیە دڵنیا بە لە سووریا شانیە لە ئانوساتە بتەقێتەوە بۆ هەر کەسێک هەڵەسێت لە دەسەڵاتەکانی خۆی بەکارێنێ داوای لێ ئەەکەم بگەڕێتەوە بۆ پەرلەمان بە گوێرەی یاسای بە گوێرەی ئەو پاکستانی کە ئۆپۆسیۆن تەقدیمی کردووە بێت ئیشی پێ بکە باوەڕم پێ بکەم مدەی 2 ساڵ نابا ئێمە عەلەمی خۆمان لە نەتەوەی گرتوەکان ناڵەکەین بەس ئەوەی کە سەرۆکی هەرێم لە ئیتاڵیا باسی لێکات دڵنیای لێ یەکەم ئەگەر بێت و ئیستیفسا بکرێ بۆ سەربەخۆیی ئەبێ لە سا 80 بێت دڵنیا بێ لەوە لە سا 50 نایەت دڵنیای لێ ئەەکەم داوای لێ ئەەکەم ئەو ئەنانێتیە واز لێ بێنێت بێت لەگەڵ بچووکترین حیزباکە بەڕێز هەمەی حاجی مەحموود خۆمان نەزانین چ خەباتێکی بۆ بێ گوێ لەو بگرێت بزانێ ئەو چی ئەڵێت بێتەوە بۆ پەرلەمان بەڵێ کای سۆران سپاس بۆ پەیوەندیکەت حەمید لە شاری هەولێرەوە ئەو کاتە تا باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دیارە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت ئەوە نەخۆشیێکی بۆ ماوەی کە میراثی لە نێژینەی کوردانە هەر لە زمانی ئەو ڕەحمان پاشا و محمود پاشا و خالید پاشا و وەسمان پاشاوە ئەگەر لە یادت بێ لە ناو کتێبەکەی مستەڕیزدا کە دەڵێ سەردانی محمود پاشا کرد کە هات بۆ لام لەسەر چۆک دانیشتە بوو بۆی نیشانەی ڕێزگرتنی زیاتری تێدا بێ دەڵێ ئەو کات زۆر بە دڵسۆزیەوە باسی ئەوەی بۆ دەکردم ڕێزی لە من دەگرت بەڵام یار بوو لەبەر خۆیەوە گرفتار بوو لەبەر ئەو دووسەری دووفاکەی لە دەست سواری بەغدا و پاشای کرماشان و بڵێن حاکمی کوردستانی ئەو کات واتە هەموو ئەو سێ دەوڵەتە و دواتریش لە لاپەرەیەکی تریدا کە بەسەوەکانی فەرسان هەردزەی کە دەڵێ من خاوەن خاڵاتی خۆم و میوانی زەوا ناگرم هەر ئەو لەو کاتەدا لەو گەشتەیدا دەرەوە دەڵێ سپور وەخدا لە وڵاتی دەردەسەری و دەرۆزەکاران ڕزگارم بوو گەیشتمەوە وڵاتی ڕاستەقینەی خۆم وڵاتی ڕاستەقینە و میوانداری خۆم دیارە ئەوە نەخۆشیەکە ئەو دووسەری دووفاقەی ئێمە بێنانین کە وەکو گوتمان نا ئێرانی کرات نە تورکیا کرات نە سعودی کرات وڵاتێکی دیموکراتی تەکنۆکرات سەرکردە کوردەکار پێویستە ئەو پەیوەندیانە خراپ نیە پەیوەندی دیبلۆماسی بەڵام پەیوەندی ئاشکراوێ بۆ بەر استراتێژی نەتەوەی کورد لەبەر تا بژیرێ هەر کەسە لەبەر خۆی نەچێ پەیوەندی وڵاتێکەوە بکاتەوە و دەشاو تێکەڵاو بکەن بەڵێ دووبارە هەڵەکانی مێژوو دووبارە نەبێتەوە دووبارەی نەکەینەوە من سپاسی تۆ دەکەم زۆر سپاس کاک حەمید دوایەم نەوبەرە بەرەزان لە سەرمان تاوار کاریگەری و باندۆریا وڵاتانی هاوسێ لە سەر هەرێمی کوردستان و سەردانە بەردەوامانی سەرکردەکانی هەرێمی کوردستان لە سەراستی حەزبی گەلێ جار فەرمیش هەیە بۆ وڵاتانە تا چەند ئەسیر هەیە لەگەڵمان بن. بەڕەسەڵاف هێژایان ڕەوا مالیک لە PGNRT لەسەر تووڕی کومەڵەتیان نووسێ بەڕاستی ئەم حەزبانی خۆما بوونە تەیاری دەستی وڵاتانی دراوسێ ئەوە تا دوای سەردانەکەی ناوشێڕەوان بۆ ئیران بەرام ساڵح ڕۆیشت لە ئەنجامدا یەکێتی و گۆڕان پێک هاتنەوە ئەم پێک هاتنەوەش زەڕەی چینی هەژارە ئەوەی بە تەمایە ئەمینداری یەکگرتوش بڕوات بۆ ئیران هەروەها هێمن کوردش ئەڵێ دراوسەکانمان دژمنی ئێمەش دوستی ئەوانین هەروەها فەرهاد قادریش ئەنووسێ باڵێ کاریگەری وڵاتانی دراوسێ بەسەر حیزبە چونکە لە وڵاتی ئێمە تەنها حیزب تینویەتی دەست بگرێت لەسەر هەموو کایەکانە هەروەها سەرنجێکی دیکە هەیە ئامانج ئەسەد ئەنووسێ
ئەوەی ڕۆن و ئاشکرایە سنووری دەسەڵاتی ساوس کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتدارەتیە لە زۆنی شیعەدایە و هەیمەنێتی سیاسەتی ایران باشکرا بە ناوچەکە دیارە لە هەمانکاتدا هەرێمی زەرد یاخۆ سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لە زۆنی سونەدایە و هەیمەنەتی سیاسەتی تورکیا و سعودیە بە ئاشکرا دیارن. بەڵێ تەماشەبانە نێژا هەرێما کوردستانێ هەرێما کوردستانێ کە شلاییە جیۆپۆلیتیک جیۆئۆکۆنۆمیک حتا جیۆستراتیجی دەبەرێکە هەری گرنگە ئایا تا چەند گرنگە تا چەند تەندروستە کە لایەنەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش پەیوەندیەکی هاوسەیی دۆستانە و گرنگ لەگەل وڵاتانی هاوسەیە بێ سەردان بێت لەسەر ماستە بەرزە بکە و تا چەند گرنگە ئەم پەیوەندیانە سیستەماتی کرابێ لە چارچوەی بە شێوەیەک ڕێک خراپێک لە چارچوەی بەرژەوەندەکانی نیشتیمانی ئەم هەرێمە دەبێت. ئێستاش چڕۆمان لەگەلە لە شاری سلێمانیەوە بڵێ ئێوارە باش کاکەکار باشتر بۆ بەڕێستان سەبارەت بە تەوەرەکە و دەربارەی کاریگەری وڵاتانی دراوسێ لەسەر هەرێمی کوردستان بەڕای من هیچ کاریگەرێکی غەیری مۆدێلات نەبێت کە لەسەر هاوڵاتیان لەسەر هەرێمی کوردستانە ئەگیران کاریگەریەکانی تری لەلایەنی تەکنەلۆژیا و یعنی لەلایەنی بواری تەندروستی لە بواری پەروەردەیە هیچ کاریگەرێکی نەکرۆتە سەر هاوڵاتیانی کوردستان و لەلایەکی تریشەوە سەردانی ئەو بەرپرسانەی کە ئەچن بۆ وڵاتانی دراوسێ بەڕای من سەردانێکی تیجاریە غێری تیجاری بۆ کاری بازرگانی خۆیان و بلۆکردنی پارەکانیان لە ناو بانکەکانی ئەو وڵاتانەیە هیچ شتێکی تر نییە. ئەگینا ئەگەر حکوومەتی هەرێم ئەو سەرکردانە ڕاست دەکەن تیمی پزیشکی فۆر دکتۆری مەسەلەن تورکیا ناڵەن وڵاتێکی پێشکەوتۆ ئەو دکتۆرانەی کە پێشکەوتون و لێرە ئێمە لەو نەخۆشی زۆر ضرورمان هەیە لەوانەیە سەبە ئاواتەوە بگرێ بۆ وڵاتی تورکیا. سەرکردەکانی ئێمە بۆ ڕێکەوتن ناکەن لەگەڵ ئەوەیە بۆ نمونە بۆ ماوەی مانگێک تیمێکی پزیشکی بێنە ئێرە نەک بۆ ماوەی 2 ڕۆژ یا 3 ڕۆژ ئەویش چیە لە شێوەیەکی تیجاریە خۆی ئەبینێتەوە. داوا لە بەرپرسانەکەم یعنی بەڵێ خۆشە تۆ لەگەڵ وڵاتی دراوسێ هاوپەیمان بێت یعنی کێشەت نەبێ شەڕ نەبێ بەڵام گرنگیش بە لایەنەکانی بواری تەندروستی بواری پەروەردە و بواری ڕێگەوبان بن و یعنی چاو لە وڵاتانی دراوسێ وەرگرین سود لە ئەو پێشکەوتنی ئەوانیش وەرگرین. بەڵێ سوپاس پێوەندەکەت عەباس لە شاری هەولێرەوە. کاک عەباس فەرموو. دەمێتە باش. دەم باش کاکە باس. دەمێتە باش. ئەف دەمێتەژی باش. چۆنی باش. ئەس باشم کەرەمکە. وەڵا بڵێ ما وەکو کوردستان ئەگەر قسە بکەین وەکو هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان ئەگەر قسە بکەین ئێمە قسەکە بەڕاستی هەرێمی کوردستان هەم لە ڕووی جیبۆلۆتۆکیەوە هەم لە ڕێگای لە ڕێی تجاریەوە لە ڕێی لە ڕوانگەی سیاسیەوە شوێنێکی مهمە هەیە دیارە وەستێکی نکۆڵی لێ ناکرێتن. و هاوپەیمانیشمان لەگە دەوڵەتانی دراوسێ بە شێوەیەکی سەلیم شتێکی زۆر سەلیمە و لە بەرژەوەندی ملەتا بێ لە بەرژەوەندی نەتەوەیە بێ نەوەک بەرژەوەندی هاوکاریەکانمان لەگەڵیان و پەیوەندەکانمان وەکو جاسوس بێتن وەکو ئەوەی کە هێنانی جەیش بێتن بۆ ئاقوبان و هێنانی عراق بێ جارێک بۆ هەولێر و هێنانی ئێران بێ بۆ پێنجوێن و نازانتی لەو ڕوانگەیەوە نا بەڵام لە ڕوانگەی مەسلحەتی ملەتەوە شتێکی زۆر ڕەوایە زۆر بەزار شێزانم و دوای ئەوان هیچیان بە خۆیان بە دژمنی ئێمە نازان ئێمە وەکو تاکتیک هەر ڕۆژیان یەکێک دژمنمانما بەڵام کەسی هیچ دژمنێکیشمان نییە لەوان خۆیان بە دۆخی ئێمەزان دانازانم لە ڕوانگەی مەسلحەتەکانی خۆیان تجاری اقتصادیە ئەوە قساکەن یاخود هەوڵا وەکو لە مەسلحەتی قیادەکانە قساکەن و زۆر سپاسانەکەم. بەڵێ سپاس بە سەرنجی پەرستانیش. بەڵێ تەماشەبانە نێژا کوڤان وەسۆ ئەنووسێ بە بچنی من وڵاتانی دەراوسێ کاریگەریان زۆر بەسەر ئێمەدا نەک تەنها بەلکو لە هەموو کات و سەردەمێکە نمونەیەکی بەرچاوی شەوەیە کە ناوە دەڵێن فلان بەرپرسە لەلایەن فلان وڵاتەوە بانگێشکراوە یان بە سەردانێکی کتۆپەر فلان بەرپرس سەردانی ئەو دەوڵەتەی کرێت کە ئەمە شتێکی زۆر دیارە. بەڵێ هەکار لە دهۆکێت گەلمەیە. ئێوار باش. باشتر بووتە. شوانی باشی کاکەکار. ئەس باشم کاکەکار. ڕێز سڵاو بۆتا بارنامەتانە. گەلێک سپاس. ڕاستی بارنامەکە جێ خۆت بەسەر درێژم یعنی بۆ ویتە بگاوێتێدا ئەم دژین یعنی چونکە ئەم بێژی سەرکردێت مەکرد بگاوێ هەرێکی بەرەف وڵاتێکی وە بچێتن ئایا بە هەرێک بۆ بەرژانجێت مێت تایبەت یعنی کوردستانی ئەم تێدا دژین بۆ هەندێ ئەوانجی بۆ تاکە کەسیە دیدناتە بۆ چییە؟ خود بینم توی ایده یعنی از بینم سر و بارجانی برای باجرت دربت چطور ایران و ایدی اما بو بارجانی عام داره از فهون ساد بینم ولی اوید دید بینم نظانم چون
همي دشي تروسن هري بوشي دشي نوفينا مدى هيا نوفينا حزبية مدى هيا باشا ما بوشي فونا كان هيك ويجوزي دوران ويكاتي بوش برات ايكفاتشن يعني دشي بارتي راسن باشا ما هم نهيكين وهم نهيك راسين كاك هكارتاچان گرنگه چارچوب سیراحات سیاسی دل هرم نارینو بوچنین جیاواسا بن هر لاینکی سیاسی و کوخه هف پیمانیت گلکش لاینیت کن حیا ایدئولوژی لنزبی نمشکله ولی تاچان گرنگه اف لاینه د چارچوب اجندایا در و نافخدا بو پرس نیشتیمانی خودی حالویست بن بو حتی نکنینه او تاچان گرنگه هبن خودی از بیشم از فوتبال دام گرینگه هبت یعنی یلا گرینگه هبت اجار یعنی اگر هاتو همی کس یعنی فکر بری میشن آن دولت دراسه یعنی هاری کاری یا مثلا فوتبال دام دولت دراسه همی جا دشی کردستانی نه یعنی هم خو همی دوامین هم جا گوش هاری کاری بین دولت دراسه بود هم خود چه ناکشتی که بر دولت بله کاک هکار ایویدارین برسوات بو سرکرده بید بو هم خود چه ناکین لنافخدا گلون بو راو شوی پرانیا جاده ود بیجیتن بو یک گوتارا کردانی نه یا نه برخات سپاس بو سرنجاته ریباس لبازیانوا کاک ریباس فرمو کاک جام کاتو باش همو کاتکت کاک دفوشی ده برنامجتان مولد توای استافی کرمدانی NRT به همو استافکانتان زور سپاس بنای همو انا فرمو والله برزان اي راسبي ايوه توالي واجوانا ورجال احكات جيش انا فخري جوهران وبيناني خوتانا زور سپاس اوی ارکی ایمه زانیاریەکانی ڕۆژ ئەوەی زۆر گرنگم بۆ ئێوەی بەڕێز بخەینەڕۆ فەرموو دەپۆشی لە بەرنامەکەتانەکەم و هەر کەوتبوو تەمەند درێژ بن انشاءالله زۆر سپاس کاکرێ باس بەڵێ کاکە وەڵی یادای چۆنا خۆی ئێمە یەک شتێکمان خراپە میلەتی کورد وەکو میلەتی کەڕ وایە کەو بەهای هەمومان جای وایە فەلامان حیز دەکەین یان ئەوە تا کۆمەڵێکە ڕێکەوەی ئیتفاقی هەیە شتێکی باشە پێشبینیەکان باشە پێشنیارەکان باشە جەماعەت بەدڵەتی هیچ عاد بژێنێتەوە ئایا تۆ دژی هەڵبژاردن و پەرلەمان و سیستەمی پەرلەمانی بێتەوە باشەکەی لەکوایە ئەمە یەک دوو ئایا دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم ئەو دەسەڵاتی هەیەتی ئایا لە ساکردەکانە بەکاری هێنا دوو سێ ئایا ئەو ڕۆیشتنان و سەردانانەی ئاسی داعاتی چاکردن و باشکردن و تەوەری نەتەوەی کوردمانە و بۆ چاکردنی ئاسی ئامادەکانی نەتەوەی کورد و دەوڵەتی کوردیە لە دەرەوە و بۆ سەردانەکردنەکەی ئایا بۆ چاکردنی ئێتیمای سیاسی ڕاکشانی دەوڵەتانە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی یاخود ئەمە بەڵێ کاکرێ باس ئێمە هیوادارین بەرسێبیا و پرسیارانی تو بێگومان هەموو لەلایەنی پەیوەندیدار و بەرپرسیا و حزبانە هیوادارین گیان لە سەرنجی تو بێ بۆ ڕەوشەکە وایە زۆر سپاس پەیوەندیکەت هەکار لە پیرمان بەڵێ بەڵێ کاک هەکار دیارە سالار لە شاری هەولێر سڵاو لێوێ سەرچاوم کاک سالار کاکە جان سڵاو ڕێزمانێ بۆ خۆت و بۆ بینەران و بۆ بیسەرانش ئێمەش ڕێزمانەیە بجەناب فەرموو من تێبینیەک بێە لەسەر حیزبەکانی کوردستان حیزبەکانی کوردستان بەعام بەگشتی هەمووی وەکو بیری کەسکی حیزبادی بیرەکە نەک بیری نیشتیمانیان نیست لەڕووی بیری نیشتیمانی و زۆر سفرن یعنی تۆ بۆ نمونە من لە کوردستانە سێ حیزبی ئیسلامیمان هەیە هەر سێ حیزب بۆ ئاباسی وا ناکەم وەکو نمونە ئەوانەی پرۆپاگاندانێ ئەم سێ حیزبە قورئانی پیرۆز و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشە سێ حیزبی ئیسلامی ناتوانێت خۆ یەک بگرن یەک دوو ئەم حیزبە ئیسلامانە هەرێکە بەدارێکەسەر لە تەران چاوپێکردنەکە لەگەڵ بەرپرسانی ئێرانە يعني امان ايران اولاد الصودي كل كمان اسم ايران دعوة هاكاري لكن امشي زي سنين ثانيه انا دعوة ايران كان مزقوتي للكلام بالنهار مزقوتي ماشي حسينينا هذا مزقوتي كانوا تاران اما تجاره بخشي كردستان ويكن بابا يعني كان بخشي كردستان وهم يا بدي جوازي بلا انا يك حالته مثلا تشتري او شنانه خرجت صلاه الطايق في كردستان كلقت شهادات علاقات وتيدي بزرگاني تجاريه امانه يعني بوته هو كشوتي هو يعني وايد هات سرويشي وزيراني تشهاده قرار على كردستان افتتاح المدار كردستاني كله اعتبر كتشي ايراني هذا الخيماني لمستوى السروق ومار رئيس البلد بيد كرداني كردستان يعني بو حول مدرد او اللي بروني كلها بكاري يعني مش لا يقوم فروجي هو مثلا الله تعالى دراسه بدي مقابل بالك كاي سلام بالله سپاس بو سرنجی تو محمد لسوران بالله بەڵێ دەست خۆش تەوەرەکەتان لێکەم زۆر سپاس کاک محەممەد کەرمکە سەبارەت بەو تەوەرە کاکە لەسەر وڵاتانی دراوسێ من باسەوە بکەم خاڵی لاوازی هەرێمان یاخود عێراق
ئەو حیزبانە بوویتە خاڵێکی لاواز دراوسیانە هەر کاتی بیانەوێ کێشەیەک دروستکەن لە بانە هەموو کاتێک دەتوانن هەموو کاتێک ئێستا گەر ئێران بیەوێ کەسێک ناچار کە بێت بۆ لای خۆیان بانێتن خاڵی لاوازیان هەیە لەناو حیزبانە هەرێمی کوردستان و لە سەرجەم عێراق هەر کاتی بیانەوێ کێشە دروست دەکەن بۆ ئەوەی ناچارم بستنەوەی تورکیا هەروە لێرەدا پێم باش نییە لە جگە لە کێشەی بازرگانی بۆ هیچ شتێکی تر پەنا نەبن بۆ ئەو وڵاتە دراوس. بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش باوکی پەروین هەر لە سوورانەوە بەڵێ باوکی پەروین بەڵێ سبارت وی توری باور که بله باب پروینه کرم که ویگو آتی وجود مبنيت نيت او ململانه او سيراحه كعطي الوجود او سيراحه او ململانه كان مذهبيه مبنيت نيت الجيران ما قداش ترك ايران تاثير خد الفرد هذه ليه برسا ما برسا كنا تويه ما تش مشكله يوم وقت بيجي صار كرديت كردا مثلا او تشكي وقت بكان قايديننا بايك طرح تركوا تايوانيت خوش كده طرح ايراني خوش كده المهم عوالكي قومه كده يون اودل ما بينه يون عبد الوهنا بينه بس يا باش يا جور عوايا ان شاء الله هذا اللي قناعات يجي بس انا صار كردايه بيد ما وقتي كوج مسعود وكي بام جلال يعني اوانا جي هم زانين وهم تشتيوات هاي ان شاء الله وانا لينا بنوا اللي قناعات جوايد ما بينهم بنوا تبيت اوانا تشتكي وقت بكره كدواء عم سر كوين يعني نودا سيطوانا عم شو انا ببينوا شكوا ما كي قولك او تشتكي ويقوا عطي وجودي او شرشركي بس خبيها بله بله باب پروینه هذه ترى اخوات هذا لو ما بخراكش بس انا عم تشتكي وقت كدواء عم سر كوين ترسباس بله باب پروینه دبیجه پرسکان بس پرسین وکو جابدی دبیجن پرسا گل کور پرسکینه تویه و دبیجه جی من باریه که گل بسر کردن کردان هک و دسر کردن به سیاست ده آیا فعلا به هر حال عابد لدهوکی بله کاک عابد کرم که الو برجان چاونی باشی از باشم گل سپاس دست پر برنامه هم سپاس بوده جی فرمو برای سوارت اف قیران تازه کن که پیدا بوی الهرمی انا ظنم کو اف برادری جلد برادری هنده که اینجا یعنی اف کو ایک شما رأی من ترسا من نش ترکانه نش فارسانه نش عربانه ترسا منش بس ناف مالا کردیه اگر ناف مالا کردی ایک بتن بلا هر نوری مالکی آن غیر نوری مالکی از احزاب داره کی چه بجدم آنش نبجدم او بخود بجدم لناف مالا کردیه که گل نظام از برادری دیگر اوید کو هندک تشتاد بجن او چیزی که ملت خوش دیر کرد او چیزی که انفال و کیمیا بارانش دیر کرد اگر ناف مالی ما ایک نبتن و ام همی خود دیوالاتی نکنه خودم پارتی آن ایکتی آن حزب که دیگر کی دی خود ملتی که خودم یعنی دیتنا من اگر نافمال یا کردی ایک بتم بله کاک عابد فقط قیرانه تصا پیدا بکتن هیچ مطرسیم بله کاک عابد سپاس بسرنجاته دو پیوندی کاک رزگار لشهر سلیمانیه که بکرتی کاک رزگار فرمو زور سپاسی کنالکتانگم سپاس بارستان فرمو که بکرتی بالنسبة لتوركتنا ووطني دراسية من همویان لیک چاوسیره کم همویان دشمنی کردن دوستی کرد نیم چون که هموشان کرد لام ولاتکانی خوانا هیا اگر بیتو ام سیستم کردستانی عراق اثر که شکست بو ولاتکانی کش بو سوریا بو ترکیا بو ایران تیگشتی که بلا بالاخص اما زلیلی دستی ایران بون جورجی اما لذا دستی ایران على ناوشوا امنا شون کوتوی جارکی کات دستی ایران بین شوني لانجري ايران من جناح زلام غلطك او دوجار هندسان بله کاک رزگار دای لبورینه کن گره دو پیوندی بو کاد منظور که ماوا گلی سپاس پیندتا بله برایتان لساده ل ایران بگمان پارچه کی کردستان است ل ایران ولا ترکیه اش بگمان پرسیکورته ل سوریه پرسیکورته ل ولاتن پرسیکور است ل قیران درباسه به هیچ ما فکی کرد کو چاو درکان کو خلکی کرد لواله با کردکان در کرد لسداره در مشکلی کرته آیا تا چند ل اساج او پیوندیانه او سردانی بر پرسیاسه کان یاری میکردن بو اولاتن تا چند ل
چارچوەی بەرژەوەندیە باڵەکانی ئێرەدایە بە تایبەتی هاتنی ئەو بەرپرسە باڵانەی وڵاتانی دراوسێ بە تایبەتی کەسێک وەکو فەرماندەی سوپای قودسی ئیران کە سوپای قودسی ئیران یەکێکە لەو سوپاسکارانەی کە بێگومان تەسیرە هەیە. بەرحاڵ تەماشەبانن هێژا بێگومان هەتا سوبەهەی تەوەرەکی گەرمتر دام خزمەتەوە دابین. هەر شاد و بەختەوەر بنێوار باش.